بڕیاریکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک باڵکردنیاڵی کوردستان لەسەر فەرمانەکانی شارەکە کاردانەوەی هەندێک لایەنی سیاسی لێکەوتوەتەوە و ئەنجومەنی پارێزگای شای دەگەیەنێت ئەو هەنگاوی ناویانە پشتە سوور بووە بە یاسا و دەستوری عێراق لە پێناو کەرکووکە ئاڵامان هەڵداوە و بە حەقی خۆشمانەزانن و پاش دراستێکی زۆر لەلایەن یاساناسانەوە خەڵکانێکی پرسکردن بە خەڵک کە پشتگیریمان لێکەن ئێمە ئەو بڕیارەمان داوە تەنانەت سەرۆکایەتی هەرێمیش پشتگیری لێمان کردووە بۆ هەڵدانی ئاڵاکە و ئومێد دەکەم هەرێمیش کوردستانیش سەرد نەبنەوە لەو مواقفانەیان کاتێ بەغا شتێ بکەوان بڵێن وڵات زوو بوو هێشتا عەجەلە بوو کتوپڕی بوو ئەمە خراپە لە دەستورە هاتووە قوميتان واللغتان الكردية والعربية لغتان رسميتان إيما عربين كوالا دستورة هاتوا بمعنى على هالكي نكور كسي هالسيك أم إشابكاتو على هالدات لێپرساوێکی مەڵبەندی کەرکووکی یەکێتی شای دەگەیەنێت بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە سەرداوای پارێزگاری کەرکووک بووە و ڕێکارە یاساییەکان دەگرنە بەر بۆی ئەو بڕیارە هەڵنەوەشێتەوە ئەو ئاڵایی کە بەس کراوەوە بە یاسایی بەسکراوەوە و ئەنجومەنی محافزە قەرای لەسەرداوە لە ڕاستیشە بیرۆکە ڕێی جەنابی محافظ بوو لایەنە قانونەکەیشی سێرمان کردووە حەقی خۆمانەوە ئەوە بەو شێوەتانی و بە هیچ شێوەیەکی ئاڵاکە داناگیرێ ئەگەر ئەو لایەنانەی کە ئەیانوێ سکاڵا دروستکەن و سکاڵیان دروستکە و کێشیان دروستکە لە بەغدا ئێمەش سکاڵامان هەیە بەرامبەر ئەوە ئێمە سکاڵامان هەیە بەرامبەر عێراقیش کە زۆر غەدی لە کەرکووک کردووە بۆ نمونە مادەی 140 تا ئیسە جێبەجێ نەکرەوە بۆ نوێ زۆربەی کێشەکان تا ئیسە معلقە لە بەغدا زۆربەی پۆستەکانی کورد جێبەجێ ناکرێت لە بەغدا تا ئێستا بودجەی کەرکووک چەند ساڵ نەهاتووە ئەمانە هەمووی کێشەیە لەسەر لە کەرکووکە بۆیە ئێمە سوورین لەسەر ئەو ئاڵایەوە ئەو ئاڵایە بە شێوەیەکی دەستوری و قانونی دانراوە ئەو هەنگاوی کە خۆشحاڵی کوردستانیانی لێکەوتەوە هەندێک لایەنی سیاسی دەیانەوێتانەی لێ بدەن و کوردی سوورە لەسەر درێژەدان بەو بڕیارە و وەڵامدانەوەی هەر لایەنێکە لە دژی بوەستێتەوە بە دەستور و یاسا عومەر غەریب کورسات نیوز کەرکووک